ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارمان توینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری کرماشان. دەست بە سەرکرانی نۆ چەکداری داعش لە ڕۆژهەڵاتی دێرەزور. یان لە دەستانی قوتابیەک لە زەنجان بەهۆی سزادانی لەلایەن بەرپرسانی قوتابخانەوە. سەپاندنی حکمی 10 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی بەندکراو لە زیندانی تاران و لە سێدارەدانی 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری کرماشان. بەپێی راپۆرتەکان سارۆ یارەحمەدی هاوڵاتی خەڵکی شاری کرماشان و پزیشکی ددان سەرەڕای تێپەڕبوونی 9 ڕۆژ بەسەر ماوەی بەندکرانەکەی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی دووی ڕاستبەر لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتی شاری کرماشان دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی و هاوڵاتیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لە بەردەستانی. مانگرتنی بێهزاد ڕەسوڵی لە خواردن. بێهزاد ڕەسوڵی تەمەن 42 ساڵ و خەڵکی شاری سەقز پاش 2 مانگ دەست بەسەرکران و ڕاگررتنی لە گرتوخانەکانی ئیدارەی دڵات ڕەوانەی بەندیخانەی ناوەندی سەقز کراوە. ناوبراو ڕۆژی شەممە ڕێکەوتی چواری ڕازبەر کاتێک بە مەبەستی سەردانی بنەماڵەکەی ڕەوانەی شاری ئیسفەهان بوو لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتیە و شارەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرابوو. ئەو بەندکراوە ڕۆژی ڕابردوو لە پەیوەندیەک لەگەڵ بنەماڵەکەیدا ڕایگەیاندووە کە بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتەیە دژ بە دەست بەسەرکرانی نایاسایی مانی لە خواردن گرتووە. بەردەوامی ئاگری دارستانەکانی ناوچەی بەدرەی ئیلام. بە پێی وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون ئاگری دارستانەکانی بەدرەی سەر بە پارێزگای ئیلام سەرەڕای کوژانەوەی لەلایەن خەڵک و ژینگە پارێزانی و پارێزگایەوە دیسان باوکاری نادیار سەریاڵداوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ خەڵک و ژینگە پارێزانی و ناوچەیە و پارێزگاری ئیلام بە هەموو توانای خۆیانەوە ماوەی چەند ڕۆژە هەوڵی کوژانەوەی ئاگری دارستانەکانی ئەو ناوچەیە دەن، بەڵام هەموو جارێک ئاگرەکە لە شوێنێکی دیکەوە دەست پێکاتەوە وە گیانی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش زۆرجار کەوتۆتە مەترسیەوە. شانی باسە کەسانی خۆبەخش لەم چالاکیەدا بە کەمترین پێداویستیەکانی تایبەت بە کوژانەوەی ئاگر لە هەوڵی کوژانەوەی ئاگرەکەدان و بەهۆی سەختی ناوچەکە و هاتنی بە هێشتا بەگشتی ئاگرەکە کۆنتترۆڵ نەکراوە. دەست بە سەرکرانی 9 چەکداری داعش لە ڕۆژهەڵاتی دێرەزور. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی دەی ڕازبەر هێزەکانی سووریای دموکراتیک بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دەست بە سەرکرانی 9 چەتەی داعشیان ڕاگەاند. لە ڕۆژانی ڕابردوودا لە ناوچەکانی دێرەزور، حەلەب و دێرحافری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بارەها چەکدارانی داعش و هێزەکانی سەر بە حکوومەتی نوێی سووریا هێرشیان کردوتە سەر شەڕوانان و بۆ هۆیەوە چەند کەسێک لە شەڕوانان گیانیان بەخت کردبوو. پاش دوایینجاری هێرشی چەکدارانی داعش و هێزەکانی تەحریر الشام بۆ سەر شەڕوانان، فەرماندەیی هێزەکانی سووریای دموکراتیک لە بەیاننامەیەکدا دەستپێکردنی ئۆپەراسیۆنێکی سەربازی بە مەبەستی خاوێنکردنەوەی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان لە چەکدارانی داعشی ڕاگەیاند و ڕایگەیاند کە 9 داعشیش دەست بەسەر کراوە. گیانلەدەستانی قوتابیەک لە شاری زەنجان بەهۆی سزادانی لەلایەن بەرپرسانی قوتابخانەوە. ڕۆژی پێنجشەممە دەی ڕازبەر 1404 هەتاوی قوتابیەکی خەڵکی شاری زەنجان بەهۆی سزادانی لەلایەن بەرپرسانی قوتابخانەوە گیانی لەدەستداوە. بە پێی هەواڵی گەیشتوو ئەو قوتابیە بە ناوی نیما نەجەفی تەمەن 14 ساڵ پاش سزادانی لەلایەن بەرپرسانی قوتابخانەوە و هەڵاتنی لە نێو قوتابخانەدا بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستداوە. بە وتەی بنەماڵەی قوتابیە منداڵەکان لەبەرەوەی کە کێشی لەسەرەوە بووە و ماوەیەکی زۆر هەڵاتووە زەختێکی زۆر کەوتۆتە سەر جەستەی و هەروەها
درەنگ گەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێراش بە قوتابخانەکە بۆتە هۆکاری گیان لەدەستانی. گیان لەدەستان و برینداربوونی سێ خوێندکار بەهۆی تەقینەوە لە دانشگای تاران. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی دێ ڕەزبەر بەهۆی تەقینەوەیەک لە دەوروبەری دانشکدەی فەنی دانشگای تاران خوێندکارە گیانی لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان بەهۆی تەقینەوەی کەپسولێکی هیدرۆژن لە تاقیگەی دانشکدەی فەنی ئەو زانکۆیە ئەو ڕووداوە ڕوویداوە. شانی باسە کە بریندارانی ئەم کارە ساتە ڕەوانەی نەخۆشخانە کراون و دۆخی تەندروستی 2 خوێندکاری دیکە لە باشیدا. و هەروەها بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تەندروستی خوێندکاران لە زانکۆکانی ئێران و کوردستان ساڵانە کۆمەڵێکی زۆر لە خوێندکاران کۆ دەبنەوە و ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە هیچ بایەخێک بە داخوازیەکانیان نادرێت. سەپاندنی حکمی 10 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی بەندکراو لە زیندانی تاران. شاهین زەوقی تەبار بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی تاران لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی 10 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناوراو ڕێکەوتی 2 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی شاری تارانەوە دەست بەسەر و دواتر ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکرا. ئەو هاوڵاتیە پاش لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئیدارەی دەسەڵات ڕەوانەی بەندیخانەی تاران کراوە و لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە نایارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، تەبلیغ دژ بە ڕژیم، بڵاوکردنەوەی پرۆپاگەندا و هەروەها بێڕێزی بە خامنەیی حکمی 10 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. گیان لەدەستانی بەندکراوێکی دیکە لە زیندانی ئێرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی بەلوچ و خەڵکی شارستانی خاش بەهۆی بێبەشکرانی لە دەرمان لە زیندانی ئێرانشار گیانی لێدەستاوە. بە پێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی یوسف محەممەد زەهی بۆ ماوەی 8 ساڵە کە لە زیندانی ئیرانشەهر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەوەشبەرەکان ڕاگیراوە و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو. ناوبراو بەهۆی ڕاگیرانی بۆ ماوەیەکی زۆر لە زیندانەکانی ڕژیم و پێنەدانی مورەخەسی تووشی نەخۆشی گورچی لە بوو و بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی و بەندکراوە گیانی لەدەستە. ئەشکەنجە و ئازاری یەکێک لە ئەندامانی بنەماڵە دادخوازەکان لە گرتوخانەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران. ڕۆژی ڕابردوو برای ڕۆحەڵڵا کەرکی بەندکراوی سیاسی ڕایگەیاند کە براکەی لە یەکێک لە گرتوخانەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران لەژێر توندترین ئەشکەنجەکاندایە. ڕۆحەڵڵا کەرکی برای ئەمین کەرکی لە گیانبەختکردوانی ڕاپەڕینی خەڵکی ناڕازی ئێران لە ساڵی 1396 یەتاوی. ئەمین کەرکی کرێکارێکی تەمەن 31 ساڵ ساڵی 1396 یەتاوی بەهۆی بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی دەست بەسەر و دواتر لە ژێرە شکنجەکانی هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی شاری دسفول گیانی بەخت کرد و پاش ڕۆژێک تەرمەکەی دۆزرایەوە. شانی باسە کە بنەماڵی و گیان بەخت کردووە ساڵانە لە ژێر گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیمدان و بارەها بانکێشت و دەست بەسەر کراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئێعدامکردنی 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. لە ڕۆژانی ڕابردوودا 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەوەشبەرەکان و کوشتنی بانقاست ئێعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بە ناوەکانی مستەفا ساڵحی تەمەن 38 ساڵ، نادر میانجی، حەمزە سەعیدی، مەهدی مرادی تەمەن 39 ساڵ، جەواد سەرکزی و حەمید ڕەزا مەلەکی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەهۆشبەرەکان لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان، ناوەندی کەرەج و قزل حەساری کەرەج ئێعدام کراون. هەروەها 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی جەعفەر پوروەردی و سەجاد مەحموودی بە تۆمەتی کوشتنی بانقاست لە زیندانەکانی لاکانی ڕەشت و قزل حەساری کەرەج لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارە درا.
بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.